لە سەروبەندی بەڕێوەچوونی خۆپیشاندانەکانی مامۆستایان و فەرمانبەران مامۆستایانی ئاینی و زانایان لە پێشەنگی خۆپیشاندانەکاندا دەمێنرێن و ئەوان دەڵێن ئەرکی دینیانە پاڵپشتی داواڕەوەکانی موچەخۆران بکەن، پشتیوانی موچەخۆران بکەن کە حکوومەت ستەمیان لێ دەکات. بەڕاستی لەم خۆپیشاندانانە لەم دەربڕینی ناڕەزایەتیانە ئەرکی گرانی سەرشانی مامۆستایانی ئاینیە کە لە پێشەوەی ئەو کاروانەوە بن، چونکی زانایان میراتگری پێغەمبەرانن عەلەیهیمو سەڵات وەسەلام. خوای گەورەش پێغەمبەرانی ڕاوانە کردووە بۆ ئەوەی دژی ستەم و نادادی بوەستنەوە عەدالەت و دادگەری بچەسپێنن لە نێوان مرۆڤەکانە و لەسەر زەویە. مامۆستایانی ئاینی جەخت دەکەنەوە ئەوانی ژاوشەوی سەرجەم توێژەکانی دیکە لەسەر شەقامن، داوای دادگەری و مافیەموان دەکەن. 3 مانگە موچەخۆران مافەکانیان زەوت کراوە و پێیان نادرێت. لە هەموو ئەو شتانەی کە ناوی ماف خواردنە و بەش خواردنی موچەخۆرانە ئێمە دیفاعی لەکەین و هەموو کاتێکیش کردومانە بەتابەتی لە وتاری هەینی. ئەمڕۆژ کە هاتوین بە فەریزەیەکی گەورەی ێزانین، بە ئەرکێکی پیرۆزی ێزانین. وڵاتێک نەتوانێت دەسەڵاتێک نەتوانێت 3 دانە مانگ لە 12 مانگە 3 مانگ موچە نەدا. بەڕاستی جێجێی پرسیارایە دەرهاویشتەی نەدانی موچەی 3 مانگ بەسەر هەموو سێکتەرەکانی ژیانی خەڵکی ئەم دەسەڵاتە بەرپرسەلی. مافی خۆیانە مامۆستایان و سەرجەم فەرمانبەران داوای مافی خۆیان بکەن و ئەوەی کەوا ئەو مافەیان پێنادەن ستەمیان لێکرێ و زۆڵمیان لێکرێ و پێویستە ئەو زۆڵم و ستەمە ڕابیگیرێ لە فەرمانبەران و ئەوانەی کەوا دەسەڵاتدارن لەم هەرێمەی ئێمە ئەبێ چاویان هەبێ ئەو خەڵکە ببینن، گویان هەبێ دەنگ و هاواری ئەو سەرجەمچین و توێژانە ببیسن و وەڵامیان بدەنەوە. نزیک دەبێتەوە لە 3 مانگ مامۆستایان و فەرمانبەران لەسەر شەقام داوای مافەکانیان دەکەن کە خۆی دەبینێتەوە لە پێدانی موچەکانیان لە وادی خۆیدا و پلە بەرزکردنەوە و دامەزراندنی وانە بێژان. سەرجەم چین و توێژەکان لەسەر شەقام بە یەک دەنگ داوای موچەکانیان دەکەن و حکوومەتیش تا ئێستا بێدەنگە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.